اما شوکی هەموو تیمەکانی دیکەمان لەسەر فەرمانی جنابی سەرۆک هاتینە بەدەم هاواری ئەو برای بەرەزەمان طبعا ئابەستای هەمومان بووە ئەوە نییە لە ماڵەکی هەمومان هەر ماڵەکی ئەگەر کوردی بە شەرەفی لە خەمی ئابێستادایە بۆی ئەمەش هەر لە ڕۆژی یەکەم بەس کە شواوە مناسب نەبوو بۆ لە ڕۆژی دووەم بەردەوام بووین لەگەریان ئێستاش کە بەردەوامین هەر فەرمانی جنابی سەرۆکش خۆی دلالت لەوەی دەدات چەند گرنگیان بەو بابەتەدایە مادام ئەبەستا لە بارزان لە منتەقەیەکی وها پیرۆز ون بووە تازە تا ئێستاش ئەگەر وەفاتی کردیا خوای لە خۆش بی بەس خوای ئینشاڵڵا ئەستەبوری مامەجان بەدا مامی مەیە ئابستاش هەر خوشکی مێ بووە ئێمە هەر لە ڕۆژی ئێمە بە 8 نەفەر هاتین بە 2 فڕۆکە بووین کە هەر لە پێش بێخمەی لە هەولێرمان دەست پێ کرد لە زێی بابینان زێ هاتین هەتا گەیشتنە بارزان بەردەوامیش بوون دەچین تا ئێستاش بەردەوام دەبین ئێوارەکەش بەردەوام دەبین هەتا ئەو کاتە خوای گەورەش ڕەحمەکی بکاتن بەڵکی ئەڵە ئەجە لە ڕێگەی مەبی لە ڕێگای تیمەکانی دیکەبی میم هەموو کەس لە سەرفەرمانی جنابی سەرۆک هەموو کەس بەردەوامێت